الله ورحمته وبركاته سجل الله خوشحال لو مجلس پێتان گەشت ئاشناکەن بە بابەتەکانی سەردەم ئەو بابەتانەی کە پێویستن ئەمڕۆ هەر کچێک بێ ئاگادار بێت. خولی بەردەواممان هەیە لە بۆ کچانمان. خولی ئەو ساڵمان جیاوازتر بوو لە خولی ساڵانی ڕابردوو. خولی ساڵانی ڕابردوو بەستەنیا خولی ڕایانمان دەکردەوە، بەڵام ئەو ساڵ فکرەکەمان فراوانتر کرد بۆی بتوانین زیاتر کچەکانمان سوودمەند بن. ئێمە سنتەرێکمان هەیە بە ناوی سنتەری ڕۆشنایی لە بارەگای لقی هەولێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە 260 قوتابی تێدایە لە نەخوێندەرەوە دەست پێ دەکات تاوەکو ئیجازەی قیراءە. جا ئەو دەرفەتەمان هەڵقۆزیەوە بۆ ئەوەی بتوانین ئەو کچانێک کە لەگەڵ داکەکان دێن بۆ ئەو خولا بتوانین بەرهەمە چیش بەوان پێشکەش بکەین. خولێکمان کردەوە بە ناوی هەر خولی ڕۆشنایی، ئەویش تەنیا مجموعەکی باش تێیدا بەشدار بوو. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێک لە دروشمەکانی پەروەردەیە. ئێمە ئەمڕۆ بە پێویستی ئەزانین گرنگیەکی زیاتر بە بواری پەروەردەیی بدەین، بە تایبەت پەروەردەی کچانمان و مناڵانمان، چونکە پەروەردە بەردی بناغەی کۆمەڵگەیەکی تەندروست و خێزانێکی تەندروستە. ئەو پەروەردەیی کە بە شەریعەتی خۆی پەروەردگار لەژێر سایە و سێبەری ئاینی پیرۆزی ئیسلاما بێت، واتە پەروەردەیەکی قورئانی، پەروەردەیە کە سەرچاوەی گرتبێت لە ئاەتەکانی قورئانی پیرۆز. ئێمە لە خولەکانی هاوینە دوو جۆر خولمان هەبووە، خولێک کی هۆشیاری بەو بابەتانەی سەردەم کە بۆ ئافرەتان بۆ کچان ضرورن، چونکە ئەمڕۆ هۆکاری لادان و بەلاڕێدابردنی ئافرەتان زۆر بووە، بەتایبەت کچانی گەنج. خولیشمان هەبوو بۆ فێرکردنی قورئانی پیرۆز و بنەماکانی شەریعەتی ئیسلام و ئادابەکانی ئیسلامی کە هەردووکیان پێکەوە گرێدەری کەسایەتێکی بەهێزن بۆ کچان کە داهاتوو لە بەردەستی ئەوانایە دایکانی داهاتون. بۆیە ئێمە بۆ وەکو خەمخۆرێک لە بواری پەروەردە، وەکو خەمخۆرێک لە بواری خێزان، ئەبێ خێزانەکانمان ئەبێ کچەکانمان بپارێزین. لە ناخی گەنجەکانمانە، لە دڵ و دەرونی گەنجەکانمانە چەمکە جوانەکان کە سەرچاوەی لە ئیسلام ئادابی ئیسلامی گرتووە خۆبینین فڕێ بدەین بیخەینەلاوە. تەنها ئامانجمان ڕەزامەندی خۆی پەروەردگار سەرەتای باوەتی پەروەردە و پێگەیاندنیان کردە ئەستۆی خۆیان و فێرکردنی سونەتی ڕەسوڵ الله صلی سەلامی خۆی لەسەر بێت، کەواتە هە بەرنامەی ژیانمانە خۆشەویستی هەر تەنها بتوانین فەرمودەیەکی ڕەسوڵ الله جێبەجێ بکەین، تەبایی و خۆشەویستی. خولەکە 3 مانگی خایاند، 3 مانگ لەگەڵمان بەردەوام بوون و سوودی زۆرمان بینی و لە هەموو شتێک سوودێکمان بینی. ئەو شتانە فێر نەبوون، نوێژ تاقیکردن کە سوودێکی وای تێدا نەبوو، زیانێکی گەورە هەبوو. فێر بووین کە نوێژی بەیانیان زوو بکەین، شانس زوو بخەوین، بەیانیان زوو هەڵسین، یارمەتی داک و باوکمان بدەین. هەر کاتێک باوکمان هاتەوە لە باوەشی بگەین، ئاوی بۆ بەرین ئیسراعەتیەکەی بکاتن، هەموو کاتێک یارمەتی داکم بدەم لە هەموو شتێکدا. هەر کاتێک پێویستی بە من بووم یارمەتی دەربم، خۆشەویست بم، قسەی خۆش بکەم، سەلام لەگەڵ کەسانی دەوروبەرم بکەم. زۆر سوپاسی مامۆستاکانم دەکەن، زۆر یارمەتی دەرم بوون لە 3 مانگەی و دەرسەکان زۆر سوودیان هەبوو بۆ ئێمەی کچان، وایان لێ کردین کە کچێکی جوان بین لە کۆمەڵگای خۆمان و فێریان کردین چۆن لە ئێستادا کچێکی نمونە بین بەرامبەر خەڵکیدا. وەروە ڕێ سوپاسم زۆر لە مامۆستا ڕووپاک و زەینەب هەیە، ئەوە زۆر یارمەتی دەرمان بوو، زۆرمان دی بوو پێمانەوە. دەرسی فقهمان خوێند، فقهی ئیسلام و هەروەها ئافرەتی نمونە چۆن بتوانین بە ئافرەتێکی نمونە لە داهاتوو، وەروەها خودناسی و هەروەها عەقیدە. دەرسی زۆر سوودبەخش بوون و دەرسی زۆر باش بوون و زۆر سوپاسی مامۆستاکانیش دەکەم، مامۆستای نمونە و ڕێکوپێک بوون. دەرسی فقه و ئافرەتی سەرکردەوە یعنی واد لێ دەکاتن
کەسایەتت دەگۆڕی لە خراپنەوە باش. زۆر سوپاسی مامۆستاکانی ئەو مامۆستا ڕووپاک و مامۆستا زەینەب دەکەم مامۆستای نمونەن. کەواتە ئەبێ ئێمە زیین دووبی چاوکراوە بین. پەروەردەی ڕاستەنەوەیە کە فێری